لە بواری پرۆگرامەکانی خوێندن نزیکەی 500 ناونیشانی کتێب پێداچوونەوەی پێدەکراوە، گۆڕانکاری تێدەکراوە کە لە کارنامەی کابینی نوێنی حکوومەت هێرێمی کوردستان بوو. ڕۆحی مامۆستا بێسا شاد بێ و سپاس بە قوتابخانەی کینگیشکە و دەست پێشخەریان کردووە لەو بوارەکە و هەڵاکەمەنەوی. سەبارەت بە پێشانگاکە پێشانگایەکی زانستی و هەروە پێشانگایەکی تەکنۆلۆژی بوو کە بەبۆ چوونی من پێشانگایەکی ناوازەیە. ئێمە ناتوانین تەقییمی خۆمان بیکەین. دەبێت تەقییمی ئێمە لایەنێکی دیکەیان جهەتێکی دیکە بیکات لەسەر ئەساسی کۆمەڵێک پێوەر کە ئەویش کارنامەکەمانە کە ئەو کارنامەی کە پێشکەشمان کردووە. لە بواری پرۆگرامەکانی خوێندن نزیکەی 500 ناونیشانی کتێب پێداچوونەوەی پێدەکراوە، گۆڕانکاری تێدەکراوە کە لە کارنامەی کابینی نوێنی حکوومەت هێرێمی کوردستان بوو. 214 قوتابخانەی نوێ لەم کابینەیە خراوەتە بواری جێبەجێکردنەوە. 1670 قوتابخانە نۆژەن کراوەتەوە، 729 ژووری نوێی خوێندن دروست کراوە. لە بواری بە دیجیتالیکردن کۆی گشتی پرۆسەی پەروەردە و فێرکاری بەلایەنە کارژێڕێکەشەوە کردومانەتە دیجیتالی کە پرۆسەیەکی زۆر ناوازەیە. لە بواری ڕایانانی مامۆسایان استراتیژێکی 7 ساڵەمان بۆ ڕایانانی مامۆسایان داناوە کە میتۆدی نوێی وانە خوێندن کە بۆ ئامانجەی لە داهاتوو وەرچەرخانێک ڕووبدا لە شێوازی تەڵقینیەوە بگۆڕین بۆ شێوازێکی بیرکردنەوەی ڕێکنەگرانە و قوتابی تایە بە پرۆسەکە یاسەنتەر بێ.